ئەڵێ بۆ بووک مەسەن زۆر جار حەزەکە کە سوکاری خۆی بێ و خزمەتیانەکە بۆ کە سوکاری مێردەکەی کە ئەم دشانەیەتی دایکێتی ئەو برا خاوەن پێداویست تایبەتی حەز ناکە. وەڵای ئێمە چۆن وتمان ئەبێ پیا و کەسێتێکی ئەوەندە بەهێزی هەبێ هاوسەنگی لە نێوان هەردوو لا وەرگ هەبێ ژنەکە شەروا بێ چە ناکرێت پیاوەکە کەسێتێکی باشێ بێ و ژنەکە عەکسیەوە بێ ناتوان بەیەکە هەڵ ناکەن منزڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە ئەبێ هەردووشیان وەکو یەک بن لەبەرەوە کاتێ ئەم ڕێزی دشەکەی ناگرێت ڕێزی خوشکی هاوسەرەکەی ناگرێت دڵنیا بە پاس ماوەیە هاوسەرەکەشی ڕێزی خوشەکەیەوە ناگرێت هەموو شت دوایە لە قانونی حیاتە جا لەبەرەوە ئەمیش پێویستە چۆن ئەچێ بۆ لای دایکی خۆ لە خواریشەوە دایکی هاوسەرەکەی دایکی دۆمێتیە بە ئینسانشی پاک بێت چکە دایکی هاوسەرتە ئەبێ سەردانی ئەویشکە بەڵام ئێستا ئەم بە بیانووی ئەوەی وڵا ئەم کەسەخان پێداویستیانی قسەی ڕقەکە یا جنێوە یا قسەی نەوەعێگەکە ئەوە پیانو نییە تۆ ناتوانانی بەهۆی یەکێکەوە یەکێکتر بە ئاگریەوە بسووتێنی یعنی ئا لەوەیەمە گلەیمان لە تۆ لەوەی خاتونجان من هیوادارم هەر ئێستا کە ڕۆشتیتەوە ئیشەڵڵا داواکارم لە بەڕێزێ ئەو خاتونە ئەو دشە و ئەزانێ دایکی حەزی لە چییە ئیتر هەشتێکی بەسیط بە بای دینارێکیش بێ 1000 دیناریش بێ بای 500 دیناریش بێ هەدیە لەگەڵ خۆ بەرەوە بۆی بەرە وە بشۆ دەسەکانیشی ماچکە وە گەورەی بۆ تۆیە وە لە هەمان کاتیشا خوشکی من هیوادارم جەنابیشە عینەن شت ئەوەنگە تەداخل لە ژیانی ئەوان نەکەن و ئەبێ تۆش ئەوە بزانی کە ئەوان هەر شتێک بڵێن بەخوا لە مەسلحەتی تۆ ئەیڵن یعنی کە بۆ مناڵەکان دەڵێن ڕێگری نابێت لە مناڵەکان بێ کاکەوە جەرجانە من مناڵی کچی خۆم مناڵی کوڕی خۆم شێتە بم نەیبینم چۆن نابێت چۆن ڕێگری لەکەی نابێت بۆیە نابێ هیچ ژنێک ڕێگری لە مناڵەکانی بکات بچێ بۆ ماڵی نەنچی و باپیری بەعکسەکەشی ڕاستە پیاوی بەماشەوە لەبەرەوە زۆر جار کێشەکان لەمانەوە سەر هەڵێن یعنی ئێوە الحەمدوللا کێشەی گەورەتان نییە بەس لێک تێناگەن یعنی ئەڵێ لە جێی سندان قوزەڵ قورتا دوو لە ڕوویەوە بینەران ئاوایە ئەو شتێکی ودە ژەڵەوایە ئەوە لێ با پرسیارکە لە بۆ پرسیارکەم ئیچی تیار بە ئەو حەزەکە پرسیارێکیان لێەکەم یاخود پرسێکیان پێکەم ئەڵم خاتونجان برازن منە چم بۆیە دشەکەمە چم بۆیە خوشەکەمە چم بۆ ئەوانی شەتشت لە تۆ لەبەرەوە لەمە دووا خوشکی من پێشەوەی پێ بخەیتە سەر پێپلیکانەی یەکەمی قادر مەکە هەر لە پەنجەرەکەشەوە بێ بڵێ ئامۆژن چۆنی ئازادیان چۆنی بە ئازاد پێ و بڵێ دوو لە ڕوویەوە بینرا قوزەڵ قورت باوەش بڵێ قوزەڵ قورتەکەی ئەو ڕوحە چکە خاوەن پێداویست تایبەتە معناکەی نازانێ خاصانەوەی فریجی مێشکیان هەیە چە گەشەی عەقلیشیان دواکەوتۆ لەگەڵ جوڵەیشە ئەڵێ 6 کەلیمە زیاتر نازانێ تەمەنیشی هەیە لەبەرەوە ئەبێ تۆش تۆزێ لەبێ خوشکە بە ڕێزەکە بەس تۆ بیرکەرەوە ملیارات بەشەر ڕۆشتووە بۆ چۆ ڕۆشتن کەس هیچ لەگەڵ خۆیە بە بەس کردەوەکانی لەگەڵ خۆیە بە ئیدە خوشکی من ئینسان تەمەنی ئینسان چییە تەمەنی ئینسان زۆر کورتە یعنی بەشی خۆشیەکانی ناکە ئێستا بەعکسەوە بەس تۆزێ گۆڕانکاری لە خۆتا بکە بە قورعان ئەو خەسووە و من دڵنیام لەوانە تۆی زیاتر خۆشتەوێ ئایمە بووکمانەیە لە مناڵەکانی خۆمان خۆشترمانەیە لەبەرەوە ئەم بووک و خەس و نازانم دش و براژن و ئەمانە ئێمەمانە دروستمان کردووە ئەژینا زۆر خێزانی تریشەیە من دڵنیامە کە سوکاری خۆتان وەکو خوشکەژین بەیەکەوە ئێوە تەمەنیشتان نزیکە لێکەوە لەبەرەوە ئەو خوشکە گەورەشی من لەمە و دوا هیوادارم ئەزانی ئەمیش ئەزانێ پرسیار لەم کەگە نازانین ئەزانێ ئەو دشە گەورە و کاڵی چۆر بێ من نەبینێ هەر شتێکی ناخۆش ئەزانی پێی ناخۆشە ئیزعاجە بێ ئێستا من هەندێک شتێ پێم بڵێ پێم ناخۆشە لەمە بەسی منە